پارتی دژی یەکێتی پەنا بۆ کاراکردنەوەی پەرلەمان دەبات. ئایا پارتی دەتوانێت بەبێ یەکێتی کابینەی نوێ پێک بهێنێت دوای تێپەڕبوونی 19 مانگ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان؟ تاوەکو ئێستا هیچ ئاسۆیەک بۆ لەدایکبوونی کابینەی نوێ نییە و دۆخی هەرێم بەرەو چەقبەستووی تەواوەتی چووە. پارتی بۆ کۆتایی هێنان بەو چەقبەستوویە کە بەهۆی پێکنهێنانی حکوومەت دروست بووە و بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بەنیازی جوڵەیەکی نوێی سیاسیە. ستاندەر زانیویەتی پارتی لە ڕێگەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانەوە نووسراوێکی ئامادە کردووە و ئاراستەی ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان دەکات. لە نووسراوەکەدا نێچیروان بارزانی داوا لە ئەنجومەنەکە کردووە تەفسیری لەسەر ئەم خولەی پەرلەمانی کوردستان بخاتە ڕوو. پێشتر گفتوگۆی چڕ و پڕ لەگەڵ ئەنجومەنی شورا کراوە. ئەوان بۆ چوونیان وا بووە بەهۆی ئەوەی 3 پەرلەمانتار سوێندی یاساییان نەخواردووە، کەواتە پەرلەمانی کوردستان خاوەنی 97 کورسیە نەک 100 کورسی. هەر هێزێکیش 47 بۆ 48 کورسی کە دەکاتە نیوەی 97 کورسی کۆ بکاتەوە دەتوانێت ببێتە گەورەترین فراکسیۆن بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت. پارتی ئێستا لەگەڵ 3 کورسی کۆتاکان خاوەنی 43 کورسیە و پێویستی بە 6 کورسی دیکەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان و پێکهێنانی حکوومەتی نوێ. پارتی دەیەوێت پۆستی وەزاری بە هەر لایەنێک بدات کە لەگەڵی پەرلەمان کارا بکاتەوە. با بڕوای چاودێران ئەو هەنگاوی پارتی لێکەوتەی خراپی دەبێت و مەترسی گەورە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان دروست دەکات و مەترسی دروستبوونی دوو ئیدارەی لە هەموو کاتێک زیاتر دەکات. تۆ پێت وایە پارتی بەبێ یەکێتی بتوانێت کابینەی نوێ بخاتە سەر پێ؟